بە ناوی خوای گەورە هەموو لایەک بەخێر بن. دروست لە 1 ساڵی 2022 بەهێز و وزەیەکی گەنجانە و بیرێکی نیشتیمانی کوردانە لەژێر دروشمی کشتتوکاڵی پێشکەوت و ئابوووریەکی بەهێز کوردستانێکی ئاوەدان کۆمپانیای مێگافارم لەدایک بوو. ئەمڕۆ خۆشبەختانە بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیا بیانیەکان لە وڵاتانی دراوسێ و ئەوروپی کۆمپانیای مێگافارم توانیوێتی خزمەتێکی باش لە کوردستان و تەنانەت لەسەر ئاستی عراقیش بکات لە بواری ڕاوێژکاری و دابینکردنی کەرەستە و پێداویستی پرۆژە کشتتوکاڵی و ئاژەڵیەکان. ئێمە ئێستا لە کوردستان ژمارەیەک پرۆژەی بەخێوکردنی مانگای شیردەری پێشکەوتومان هەیە و ئەوەی ئێمە دیقەتمان داوە گرفتی سەرەکی بەخێوکەرانی مانگای شیردەر لە پرۆژەکان و تەنانەت لە جوتیارانی خاوەن مانگای شیردەریش بریتیە لە هەستیاری بەخێوکردنی گوێرەکەی شیردەر لەدایکبوونیەوە تا لە شیر بڕینەوە. بۆ ئەو مەبەستە وەک پیشەی هەمیشەیمان ئێمە لە کۆمپانیای مێگافارم بە پێویستمانزانی بابەتێکی زانستی بە سیمینارێک لەلایەن زۆر بەڕێز دکتۆر حوسێن جیهانی کە پسپۆری پێشکەوتووی بوارەکەیە لە کۆمپانیای مێگافارم و مامۆستای زانکۆیە لە زانکۆی کوردستان سیمینارێکی تایبەتان پێشکەش بکەین. جەنابی دکتۆر بفەرموو. عرض سڵاو و ئەحترامێ لە خزمەت هەموو لایەکتان. تووزێ بەرنامەکەمان لەسەر کاتخۆی بەرگوزارنەوە ئەمە نیشانەی لە هەموو جێی پارە ئەرزشی لە ساینسەکە تووزێ لەسەر درێکەوە. خزمەتتان ئەرز بکەم کە مەبحەسێک ئەمڕۆ لەسەری قسەکەین nutrition management of suckling cows strategy to reducing mortality. گەرێکمانە بزانین نەخشی تەغذیە و مدیریەت تەغذیە خۆراک ئاژەڵ لەسەر سەڵامەتی و خزمەت ئەرز بکەم لە نەهایەتیشە و کە دواتیەوە لەسەر تۆلیدی لە واقع بچش بکەم. من لەبەرێکەوە خۆم خەڵی کرماشانم سەحنا ئەگەر لەحجەمان تووزی جێگێک گەرێکی بۆ تەوزیاتی بیشتری لەسەر بدەم مەمنونە بەم تێی نەگەیشتن فەرموون من هەڵە خزمەتە. چەند مۆردێکی من چون بەنامەکە تووزی بەدرەنگە و شێر بۆ بە بەپەلەپەل بیشتر سەیەکین تۆزی بدەین. گەرێکمانە لەسەر ئەمە قسەکەین کە خۆراکی ئەوڵان بۆ گوێرەکەی شیرخوار شتێک زەرورە لاوان کە زەرورە بەحسە خۆراکەکەیەتی خۆراکی بەشکەلی خۆراکی لیکویدە مایە وەک ژەک و شیرەکەی بەشێکیش خۆراک سۆڵیدە جامەدا کە ستارتری پێڵەن ئەوە ستارتڵە نەخش ئەو داڕۆغە ژەک یا کولۆسترۆم نەخشێک لەبەر سەڵامەت و ئەماڵکردەوەیوان چوونە بە چه تاسیرێکی لە ئایندە لە تۆلید شیرەکەیەتی نەخش خۆراک جامدەکە بە خۆراکە مایە هەردێکیان بە یەکەوە لەسەر ڕۆمەن دیڤلۆپمەنت یا تەوسعەی شەکەمبەکەمە ئەو پرزەی لاو شەکەمبە خزمەتتان ئەرز بکەم کە ڕشتی چوون بچوون لەسەر مەسا خۆراک و حەزم و ڕاکیشەین ئەو مەوادەکە خواردگە جەزبەکەی بچ شکڵە و لە نەهایەتیشەوە گوێرەکەی کە لە شیرە بڕێ باید شەرایەتی خۆراکی چوون بوو کە لە کاتێکی لە شیرەوە بڕێ ئەمەڵکاردی باش بی وەختی دەستڕەسی بە شیرەکە قەتەبێت تویشەیە کیشە نەبێت. لە پەروەردەیکردن مانگای شیری سری ئەستانداردەی لێکمان هەیە لەم ئەستانداردەی ئەگەر ڕایەت بکری قەتئەن قەزانجی باشترێکمانە بێ. ئەبینن گەوداریک هەیە هەمان گاوی هاوردگە لە هەموو وڵات هاوردگە خزمەت گەودار پاڵدەسینەکەی قەزانجی بشترێکی ئەو گەودارە هەمان خۆراکە بە هەیوانەکانەداما قەزانجی کەمترەکە. وانیەکی ما بڵین کە چون خۆراکەکەمان یەکێکە جاوەکەمان یەکەتەوە ئەو مدیریەت و مەنیجمنتەکە زۆر مهمە. گوێرەکەی کە لە دایکەوە بێت بۆ نژاد و هۆڵشتین خزمەت ئەرزکەم باید شتێک نزیک بە 6% وەزن بلوغیەکەبێت. یعنی ئەگەر دایکی حدود 700 کیلو وەزن بلوغیەتی بعد ئەمە حدود 40 تا 42 کیلو لە کاتێک لە دایکەبێ وەزنە تەولودەکەی بێت. لە دوای زمانێک لە شیرە بڕینەی کە معمولاً 56 تا 60 ڕۆژە زۆرترە بە ئاسان اشتباه ئەو ئیشە هەر نەباید بکری. لە دوای لە شیر بڕینەکە با 12% وەزن بلوغی. لە کاتێک گەرێکمانە ئاوەسی دەکەین و نژادێک وەک نژاد هۆڵشتین 12 مانگ 13 مانگ ئەلان جارانەوە 15 لان 13 مانگ
باید خدمتتان عرض کنم که 55% وزن بلوغ طبیعی یعنی 370 کیلو تا 400 کیلو 380 کیلو وزن. اما که وزن بلوغ گلشون بو دوای خدمتتان عرض کنم گوداری به گوداری فرق کنم. لکاتی که شو اولین ذکی ازا بعد 85% وزن بلوغی به جاران 82 ولی واسه 85%. و اما که مانگه که بام شرایط پرورده بکری هفریق یا نوینی که لام شرایط پرورده کری تولیدکیش چاکتره که سلامتیش باشتره که و بش فریق او فرق بین گودارکان ل تولید شیر و عمل کرد و آوانیم حالا قریبم مدیریت مانگه که توز وزنی آخوارت زایمانه که خدمتتان عرض کنم که لکات شیردن شیر کمتری شده. زمانی که لشیر برینی اوریج دیریگینی افزایش وزن کم به لکات شیردنش و شیر کمتری ده و طبعا گودارکان و سر قزانج و استفاده کمتری کتن لیاوک. لکات زایمان تومانی باید حدود 22 تا 24 مانگ بود. بیشتر بس 24 مانگ شیر لواقع برند اقتصادی که لبر اقتصادی که خرابه ممکنه شیری توزیع برد بود اما چون تومن اقتصادی کمتر بی صرف اقتصادی کمتر کلو زیانه بود دامده. خواردنش پی شیر کمتری که پیدا یعنی نباید نوعی زوی بری بین زوی بکلی بین که آواز بی و زویتر زایمان. اما که وزن بلوغ هر گاوی لواقع هر گوداری چند بی فرقیه. بلام با نژاد هولشتین الان اوریج وزن بلوغ خودو 700 کیلوه. لکاتی که مچوریتی یا 700 کیلو ممکن گوداری 750 بو ممکن گوداری 680 بو ممکن گوداری که تا نزدیک 800 بو اما هر گوداری تایبت بو خویه وش وزن بلوغی بگیر استانداردیه گره که میالم کاتکتان بگیرم چون بحث که زوره. سبب لسری کریه رسوچ کریه تحقیق کریه و اگر گوره که لکات شیر برین اوریج دیریگینی یعنی معدل افزایش وزن روزانه 500 گرم برای جور بو هر 100 گرمی که معدل افزایش وزن روزانه که برای جورتر بو لکات اولین ذکی که از 113 کیلو تا 150 کیلو شیری بیشتر کرده. بس پرورده کردن او گوره که زور مهمه بود دهاتویشو بس الان نیه که بلیم سلامته که فقط مطرح نرشته که زور مهمه وشی وریابی مثلا قضیه و با خاطر هر گوداری کوشی حتما معدل بگیری یک سر لکات تولید و معدل بگیری دیگه و بی معدل بگیری یک مانگی دو مانگ قطع شیری اگه معدل بگیری معدل 6 مانگی معدل 12-13 مانگی وزن مانگا چون خریک رشته چون تغذیه کردن که خوراکی که پیدین تابع است اگر من لگوداری کم اوریج دیریگینم و مثال فرض کن 700 کیلوه گوره که 12-13 مانگی گرک ما در واقع انسیمینیشنی و انجام دیم تلقیه بکم لغای بکم ام گوره که وزن نگیشتی سو استاندارد خویو بعد وا تغذیه بکم که لکات زایمانه که حداقل جبران کم و 85% وزن بلوغی او بس آمار زور مهمه یعنی هر کار اقتصادی آمار تنبی یعنی او کارا بنیان و غلطه هر ایشی که میکنین هر کاری که خریک انجام دین حتما آمار زور ضرور و گرینگ اما دانه گوداری ایران جز گوداری تاپ ایران 50 کیلو اوریج تولید شیریتی هرمان رکوردیتی رکوردکان خدمتکم تبدیل کری به منحنی چه جایگیری کما جبران یکین چه جایگیری نقصی هی او نقص و چه جبران کن که دوایی توش مشکل نمی و فرز ضروریه لحمو گوداری کان آن که خدمت ایران گوداری خدمت درس کم گوران حالا لفرس به سطح میدیوم فارم یا مگا فارم ضروره که آیشه بکن چون ازم کرد هموش تیک تابع آمار هر ایشی که میکنین آمارتی نبیچ استفاده کلی ناکن یا باشتر بالم که استفاده درستی کلی ناکن گوره که لزمانی که ولدایی که به توش سریک کیشه و مشکلاتی که هیا گوره ترین کیشه بس اسهالا گوره ترین کیشه بو گوره که اسهالا تقریبا تا هفته سوم چوارم دوایی که لدایی که بو کیشه اصلیه که اسهالا دوایی با نفسی ممکنه توش پنومونی و آوانه بو و یا مشکلات گوارشی تری بو ولی گوره ترین کیشه بو گوره که تاس هفته دوایی وقت لدایی که بو سال برم اما زور باش فریق لی اتانین کنترلی لی بکن یعنی وانیه که لدسی منوی استاندارد مال هیا او گوره که خریکین پرورده کین
بە هەڵ گوێرەکە تووشی ناخۆشی نیشە بێ وانی هەر تووشی ناخۆشی نەبێ بەڵام ئستانداردێکی ئەڵێ لەو ئستانداردا خواردتر بین بەلی سەرتر نەڕی بەرەو سەرترگە خراپە لە باسی ئیمنیە و لە گاوداریە و باس ئیمنیە ئستانداردێکە دێری کاوفان هەفر ئەسوسیێشن یا ئەنجومەنە گاو تەلیسە و گوساڵەیە شیرخوار بوویان کردگە ئەڵێ کەمترە 10% لە گوێرەکەکاندا یە گاوداری کەوشێ ئیمنیان تەواو نەوەگە یعنی خاص ژەکە پێنیارنە ئیمنەکەمان تامین نەکردگە ئەگەر بیشتر لە بابی یعنی تویشە مشکڵی نرخ مەرگومیرەکەی ڤەرەجەمەکە لە شیر ببڕینە نەبا لە 3% بیشتر بی مە گاوداریمان ئەستا 10% و 12 وانیش هەیە دوایشی بڕینەکە خۆخی داستانی جیاوازە تویشە پۆنمۆنی بوون کیشەی نەفەسی بێ نەبات لە 10% بیشتر بێ ئەسحاڵ نەبات لە گاوداری بۆ گوێرەکەی شیرخوا لە 15% بیشتر بێ و خزمەتان ئەسکەم نرخ ڕۆشتی شێوشێ حداقل 680 گرام لە ڕۆژەوە بێ یعنی ئمە لە کاتێک لە دەیەکە بێ گوێرەکە وشکێکی قبل ئەمەکە ژەکی پێ بدەین وشکریا وەزنەکەین ئەدێن سەر قەپان وەزنەکەین دوایش لە کات شیر بڕینیشە و دوارە وەزنە قەپانێ دەین اختلافەکەی بێ وەزنێکە زیا کردیگە 60 ڕۆژ بووگە 57 ڕۆژ بووگە 65 ڕۆژ بووە هەرچی بووە شیری خواردگە ئەڤرێجەکەی لێگری نەباید 680 گرام کەمتر بێ هەرچی بیشتر بێ لەو بەرەو قسەمان کرد ئەگەر لە 500 گرام بەرەو ژوورتر بێ 700 گرامێکە بەرەو ژوورترەچی لە کاتی شیرداینەوە لە 305 ڕۆژ ئەڵبەتە لە کاتی شیرداینەوە لە 305 ڕۆژ 113 تا 150 کیلو شیری بیشترەکەدا بەس زۆر مهمە بۆ گاوداریەکان ئەمە فرا ئەهەمیەت زیایەکی ئەگەر گوێرەکە تویشە ناخۆشین بیت بەس ئەمە نییە بڵێن گوێرەکەی توش ناخۆشین بێ سری دەرمانی بۆ کردنە تواو ئەمە لە لیمان گوزەریە گوێرەکەی کە 50 گرام وەزنی کەمتر بێ لە کاتی ئەسحاڵی گردووە ئەسحاڵ بگرێت تویش ئەسحاڵ بێ 50 گرام وەزنی کەمتر بێ ئەم گوێرەکە لە کاتی شیرداینەوە 325 کیلو ناقص 325 تا 490 کیلو شیری کەمترەدا بەس هەرچی مەنێجمنتمان باش دەبێت کەمتر تویشە ناخۆشین بێ ئەگەر هیچ تویشە ناخۆشین بۆ زووتر دەرمان بکرێت چون دو چشتمان هەیە یەکێ دەرواقع تویشە ناخۆشین بینەکەی ئێستا یەکە کاتێکە کە ئەو ناخۆشینە خەریکە تەحموڵەکە هەرچی بتانی کەمتر تویش ناخۆشین بۆ زووتر دەرمان بکەین لەو بەرەو قەزانجی بیشترێکی لێوێ ئەستفادەی بیشترێکی لێکی گوێرەکەی کاتی 490 کیلو مانگە لە کاتێک گوتی ئازای لە یەکەم زەکێ و 490 کیلو شیرەدا شیر کەمترەدا ئەم 490 کیلو ئەلان ئەڤرێج مانگای کاتی بۆ عێراق بەداخەوە ئەڵبەتە عەقدەکان کە گرێگر لە تەب ئوروپا 7 تۆن لە 305 ڕۆژ لە یەکەم زەکێ لە دووەم زەکێ لە نەو عەقدەکان 8 تۆنە لە سەوەم زەکێ 9 تۆن فرێکە گەودەریەکان ئاڵام ئەم گاوای لە هەر پەروەردە ناکەن مانگای کە ژێرە 10 تۆن و 11 تۆن شیری بوو هەر لە گەودەی دانانان حەسبەکەن و ئەدەنێ بە کوشتار 490 کیلو نزدیکە 500 کیلو لە مەسەن گوێرەکەی کە 7 تۆن خەریکە شیرەدە زۆرە ئۆفتێ بوو بشدە لە بەحسە اقتصادیەکەی بۆ گاودارەکان ئەهەمیەتەیە لە دوایەوە هەرە و ناخۆشی ناگرێت تویشت وەزنێک کەمترە بێت لە کاتە شیردای لە کاتە لەقاهیشی و دێرتر لەقاگرێت دێرتر بەرەگرێت دێرتر ئاوەسە بێ بەمە هەمووی زیانە خۆردە خوراکی گوێرەکە سە بەشە بەشێکە لێ لەواقع دوو بەشە مایەکەی خۆیشە بێ دوو بەش لە لیکویدەکەی یا مایەکەی مە شیری پێدەین و ژەک یعنی ئەوڵین شتێکی پێدەین ژەکە یا کلسترۆمی پێڵن یا لە ئێرانیان پێڵین ئاپۆز ئەو کلسترۆمی یا ژەکە دوایەوە داواقع شیری پێدەین و هەفتەیەکی لێ گوزاریە کە لە دەیەکەوە بوو تقریبان 5 ڕۆژ 6 ڕۆژ بەرەو لە ئەستارتریشی پێدەین ئەستارتر ئەڵەفێک پڕقواتەوە بە کوالیتی بەرزە هەر شتێکی ناتێت ناوە بنینە ئەستارتر ئەستانداردەی خۆیەتی لەبەر پرۆتین و ئەنەرژی و خزمەتە نەرسکەم کە ماواد مقازیەکەی وایتامینشتەکان شتێکە اختصاسە لە هەفتەی یەکەم و دوایەکە لە دایەکەوە بوو یاواشەواش عادەتە دێن بە ئەستارتر کە زۆر مهمە ئیما زووتر گەرەکمانەوە بکەینی کاویشکەری تاکە فقط شیرە پێدەین گاوداریمان هەیە لە 80 ڕۆژ 90 ڕۆژ 100 ڕۆژ بە گوێرەکە شیرەدا ئەمە دو زیانی هەیە یەکەم زیانی ئێستا ئەو شیرێکە مازادێ پێی باش 6 ڕۆژێ پێ بێن 90 پێداگە مانگی شیر زەیت پێداگە
بڵین مەسەڵەن 5 کیلو لە ڕۆژەوە پێدایە 30 دانە 5 کیلو شیر زیاد داگاوە ئەمە خۆی زیانە گوێرەکەیش کە شیر فراخوات تووزێکین بەروبەرتر خۆراکە کەمترێک ئەڵەفە کەمترێکە خۆ کۆنسانترێ کەمترێکە خۆ لە دوایەکی لە شیرە بڕی تووشی ناخۆشی بیشترێکە بێ دێرتر ئەگەی بکات لەوەغا لە قاغەوە هەرچی بتانی لە کنار شیرەکە ئەو ئەڵەفە وشکە بخوا کە ئستارترێ پێڵین زۆر بۆ چونی مە گەرەکمانە گوێرەکە بکەینێ کاویشکەری گوێرەکە لە زمانێک لە دایکەوە بێ مەعدەی گوێرەکە و کاویشکەرەکان چوار بەشیە بەشێکەری وەک مێدە بنیامە کەسەڵان پێڵەن شیردان بە فارسیەوە ئەبوو ماسۆم سە بەشترێکی پڕ لە میکرۆبە میکرۆبێلی باس مفید ئەوە زانیار و دانشمەند چی نەزانام ئەم شەکەم بۆ دەرنەچوونە ئەوەیش پیچیدەی ئەم شەکەم بە ئەو گیا و شکەم بە خزمەتان ڕاستکەم کە ئەو میکرۆبێلی میکرۆبێل مفیدە 200 باکتری شناسایی بووە ناسریاوە 50 پرۆتوزوا ناسریاوە 25 قارچ ناسریەوە 5 باکتریوفاژ ناسری ئەوان چەند کە ئەم کاو یونجە و شتێک بۆ بەنیام ئەو نەستفادەیەکی نییە تەبدیلەکان بە شیر و گوشتی نەستفادەیەکی ئەمە لە کاتێکەوە کە تووزێ بەرەو شیر بڕینەکە چین و لە 4 مانگی بەتایبەت ئەمە دی شەکەمبەکەی نسبەی بیشتر لەو ئانە شیردانەکەی 60% ئەو شیردانەسە بەس نیازی لە ئەوڵ بیشتر بە شیرە هەر چێشین بەرەو ژوورتر خزمەتە گێ یا شکەمبە یا ڕۆمەنی گەورەترە بێ بە خۆ تەبعاً بعد خوراکە بیشتری بخۆی لە هەفتەی یەکەم و پێ دێن دوایی یەواشەوە شیرەکە کەمە بی و خزمەت دەستکەم یەکسەرە بێ خوراکە وشکەکە ئەوەڵین خوراکە مایەیەکێ پێدەین پێڵین ژەک یا کلۆسترۆم و چ شتێک تایبەتە خۆی گەورە دانیاگە کاویشکەرەکان لە زمانێکەوە گوێرەکە ئەو بەرخە ئەو کاژیلا ها لە زک دایەکی و ها لە زەهای دایەکی و دایەکی ئاوسا ئەو پەردەی لە جفتێ پێڵن پەردێری جەنینی ئەجازەی پێ نادێ ئانتیبادی ئەو دایەکە لە تۆمەنێکی هەسەی لە زندگی خۆی لە ژیان خۆی و هەر ناخۆشینێکی بووگە دوایی دەرمان بووگە مقاوم بووگە لە پێی پرۆتینێک لە بەدەنی تۆلی دەگەی ئەو ناخۆشینە دی بەرێگری ئەو پرۆتینە پێڵ ئانتیبادی ئەو ئانتیبادیە دەواقع ئەو جفتە ڕەت نابی لەو پەردەی جەنینی ڕەت نابی لە ناو ژەکەکەی هەیە بە زۆر زەرورە یەکەم شتێکە بۆ گوێرەکە بۆ کاویشکەرەکان فەرق ناکەی هەموویان یەکەم شتێک لە هەمووی گرنگتر و زەرورترەکە ژەکە کە بەسەر ئەمڕۆ بیشتر قساکی ئەڤەڵی شیرێک بەس ئەدوشین پێڵین ژەک ئەگە من مانگایەکە ئەمڕۆ زایمان کرد ئەم کاتە دووشیمێ کاتە بادیدی ژەک نییە پێڵەن ترانزیشن مڵک شیر انتقالیە چون نە کوالیتیەکەی کوالیتی ژەکە نە کوالیتیەکەی کوالیتی شیرە 4 ڕۆژ توولێکیشی ئەمە پاک پێ کامل بووە شیر لەناو ژەکە ئیمونۆگلوبولینە لاکتۆفرینە سری ئەنزیمە خزمەتان ئەسکەم کە هۆرمونە ڕۆشتە سری هۆرمونیەکە بای ئەکتیڤ پەپتیدەکانن سری پەپتیدن کە بۆ ڕۆشتەوە بۆ سەلامەت زۆر مهمن و لەناو شیرە و زۆر دابەزیەوە زۆر کەمە بەسە و ژەکە زەرورە پێ بدەین فەرقیانیشێ لە تەک شیرە و ژەک تقریبا لە درایمەترەکەی لە وشکەکەی نزیکی 24 شیر بە کوالیتی زۆر بەرز بۆ 12 یعنی 2 بەرامبەر شیر درایمەتری هەست مادەی وشکی هەست چۆریەکەی تقریبا 2 بەرامبەر شیرە تقریبا پرۆتینەکەی تقریبا 5 بەرابەر 4 تا 4.5 بەرابەر شیر پرۆتینی هەیە بەس شتێک تایبەتە ماواد مەعدەنی و ڤیتامینەکە هەروە زۆرن بەس یەک شتێکی کاماوەیشە ئەو شکل شیرە سە پێڵەن لاکتۆز قەنی شیر ئەمە کەمەوێش خۆ باز حکمەتی تێیە ئەگەر زۆر بوو لەو چەند ڕۆژەوەڵ تووشە ساڵە بێ بەس لاکتۆزەکەی کەمە هەمووی بە زیا و لە پای شیرە و پڕخوارتر و کوالیتی زۆر بەرزترەکە لە مانگا و لە ناو ژەکەوە ئەم گەوراکەی ئەو ناوڕاستەکەی دووارە خراتی بچێکی گەلەمە گەوراکەن بۆ ژەکەکەیە لە ئەسپ و گا و بەراز و خزمەت دەستکەم پەز و بنیاماوەنە سری ئانتیبادی تەیە ئانتیبادیەکان لە کاویشکەرەکان زۆرترینی IgG پێڵەن ئانتیبادی 9G پێڵەن ئەوە لە هەمووی بشترە تقریبا لە 85% ئانتیبادیەکان هەست کە زۆر بۆ سەلامەت ئەو گوێرەکارزم کرد وەک واکسینەیشنە دایەکی هەر ناخۆشینێکی بوو بە مقاوم بوو ئەوە منتەقڵێکی بۆ گوێرەکەکەی ئەمە بۆچی گرینگە بە زەرورە کە ژەکی پێ بدەین
و کوالیتی شتەکەی لەسەری قساکەی کە ئەرزمان کرد لە دەیەکەوە منتەقڵ نابێ بۆی بەسەوشی لە شیرەکە ئەو یەکەم شیرەکە کە ژەکێ پێڵن لەو یەکەم شیرە لەوەغاوان دەریافت گوێرەکە تقریبان تا هەفتەی دووەمەسەوەم هیچ دفاعێکی لە خۆی نیەتی سیستم ئیمنی بەدەن زۆر زەیفە ئەگەر ئەم ژەکە نەخوا تقریبا لە هەفتەی دووەم بەرەولا یاواش یاواش سیستم ئیمنی بەدەن خۆی ئەو منحنیە کاوەکە ئاویەکە شروعەکەی بە فعالیەت و ئانتیبادی تۆلی دەکات بەس بێحەد بێدەفاایە ئەو ژەکەەوە ئانتیبادیە منتەقڵەکە و ئانتیبادیە کە لە ژەکەوە تێ یارمەتیەدە تا بتانی خۆی بگەینە بە سیستم ئیمنی بەدەن خۆی تەقویەت بکە ژەکەکە لەبەر سەلامەت و خاصیەتە ئانتی ماکرۆبیاڵی هەست تەرکیباتێکە تەیە لەسەر تەرکیباتەکەمان قسە کرد لاکتۆفرین و ئۆلیگۆساکاری دەکە بۆ باکتریەکانێکە مزڕن دەبێنەوە پرۆتین و چۆری و مواد معدنی و ڤیتامینەکانی یارمەتی پێدە بۆ تامینە مواد مەغەزی مورد نیازەوە خزمەتتان دەستکەم سەری تەرکیباتی هەست کە تەحریکەکە بە ڕۆشتی و هەم ڕۆشتی خۆی هەم لێخەر و مەعدەوانیە کۆمەکەگە بتانی زووتر خۆی ئاداپتە بکە بەس شتێک زۆر تایبەت و اختصاسە بە زۆر زەرورە بگەینە پێ و یاواشە شەشنە بەرەوە کە بزانین چییە ئەگەر بە ئەندازەی کافی ژەکی پێ بدەین کوالیتیشی باش بوو کە لەسەر کوالیتیەکەی قساکەی خۆ پەسی ئیمنیە بێ سیستم ئیمنی بەدانی تامینە بێ کەمتر تووشی ناخۆشی نەبێ دەستگای گوارشی و مەعدە و ڕوودە و لێخەرو و پۆرزەکانی ئەوان ڕۆشتی بشترێکی جەز بۆ ڕاکیشێنەوە مواد مەغەزیە بشترە بێ باکتریە خاصەکان لەنەو دەستگا گوارشی بیشتر ڕۆشت دەکەن مەسری باکتریمانە باشە مەسڵ لاکتۆباسیلۆسەکان باش بیفیدوباکتەریەکان باش یارمەتیە دیکە ئەوان ببینن هەروە کە ئەچنە بەرترەوە خزمەتتان ئەرز دەکەم شەرایەت بوو ئەو ڕاکیشین ئیمنۆگلوبولینەکان زۆرترەکە ممکنە لە یەکەم جارێکە لە دەیەکە بێئەتی لام ئاڵەمە میکرۆبشتەکانێتی بەدەنێکی یەکسەر خزمەتتان ئەسکەم کە پاکە ئەو هەموو میکرۆب و پیسایەتیە لە محیطەوە هەیە ممکن ئەوان وارد دەستگای گوارش بەس زۆر کۆمەکی پێ پاتۆژنەکان دایدەن بێت لە دواییش و سیستم ئیمنی لەناو لێخەرویشی باشترە بی ئجازە نادە میکرۆبە خراپەکان جاز ببی یا ئەتەساڵی ایجاد بکە لە ڕوودەوە لە دواییکە گەورەی شەوی شیری بشترێکە بی ئەگەر ژەکە با کەیفیەتە بان بخۆی بە ئەنازەی کافی بخوا لە کاتی مناسبیش بخوا 5 دانە گوڵدن دەواغشتمان هەیە ڕۆڵمان هەیە کە قانون تەڵاییمان هەیە و شێوان ڕایەتکەین شیری بشترێکە وانەکەین شیری دابەزێ سەڵامەتی خراپەبی ئیمنی بەدەنی تامین نابێ ڕۆشتی باش نابێ تەبعەن ئەو گوێرەکەی من نەبات انتزارمان بێ حتا ئەگە ژنێتیکەکەی باشە دایەکێ مانگای بووە 50 کیلو 60 کیلو شیری داوە ژنێتیکی باوکیشی باش بووگە وەلی چون پەروەردەی خاصمان نەکردووە ناتوانین انتزارمان بێ کە شیری باشمانیش پێ بدە ارتباطی هەیە لەبەر سەڵامەتەکەیەوە ئەگەر ئیمونۆگلوبولینەکان لە ناو ژەکەوە کە ئەرزمان کرد پێڵین ئانتیبادیە ئیمونۆگلوبولین لە خینەوە کەمترە 10 گرام لە لیترۆ بێ بیشتر لە هێوە گوێرەکەکان تێچون و تەڵەفە بن ئیسڵاحاً ئەگەر ژوورترە 10 گرام بوو لە ناو خینەوە خۆ کەمتر لە بێ نەچوون کەمتر تەڵەفە بن ئەم ئستاندار شەلان تاغیر کردووە کە نواتر خزمەتان ئەرز دەکەم 5 دانە گۆڵدن ڕۆڵمان هەیە 5 دانە قانون تەڵاییمان هەیە بە زۆر زۆر گرینگە زەرورە کە ئەوان ڕایەتکەین بە دەست پیاکەین بە گوێرەکەی سەلامەت و بە دەواقع ڕۆشتی باش و بتانین استفادە باشی لێکی یەکەم دانەیە کوالیتی ئەو کلۆسترۆمە کوالیتی ئەو ژەکە کەیفیەت ئەو ژەکە چۆنە ئستانداردەکان ئێمە ئیمونۆگلوبولین کانسنتریشن قلزەتی ئیمونۆگلوبولینەکانی ئانتیبادیەکانی ژوورتر لە 50 گرام لە لیترۆ بێ کە ئەڵەم کە چۆن ئەندازەگیری بکەم شتێک زۆر سەختیش نییە لە گەودەریش ئەندازەگیریەک باکتریاکانتیە ئالودگی باکتریەکانی کەمترە 100,000 بێ ئەوان کە باکتریکانتیە هەلە سەرەوە هەر و باکتری ئەجازە نادێ ئیمونۆگلوبولینەکان جەزبی بەس زۆر زەرورە کە شیرێکە خەریکی ژەکێکە خەریکین ئەدوشین سەلامەت بێ گوانی بریندار نەبێ ئەو جیازەکە هیندەقەیەوە تاقیممان کردو زدەفونیمان کردووی ئەگەنە خوددا و جیازە خوددا و زەرفەکە ژەکەکەی تێکی ئەمە باسە بکە ئەو ئەنتیبادیە جەز نەبێ شتێکە زۆر زەرورە دەستگایەکمانە جیازم گەنەس پێڵم بریکس بەو بریکسە حداقل ئەوش عەدەدە بریکسەکەی 22% بەرەوژور بوو ئەم دەستگایە شتێک سادەیە هەموو جێگەیش هەیە
چەند قەترەی شیر ئەڕشێنی لەسەرە و قسمەتێکە ڕەنگی شین و مشەخەسە دەرگاکەی ئەوەسیم چشمیە لە چاو تەمشەیەکەی مشەخەسەکەی شتێک وە کەمەتێ بەرچاومانەوە نەبات لە 22% کەمتر بێ بعد حتمما ژێر 22% نەبات بینە پێ بعد حتمما ژەکێ شتێ باشتری بۆ پیاکی ارتباطی هەیە بین ئەم ئەدەدە بریکسا کە ئەرزم کرد نەبات لە 22 کەمتر بێ بە ئیمنوگلوبولیەکان خوێنی کە ئەرزم کرد زەرورە نازەگیریەکەین یەک دانە دەستگای بریکسمان بێ ژەکەکە بریکسەکەی لێبەرگرین دوایە ئەرزەکەم لە خینی شەرەوە ئەتین بکەین ئەتین بزانین کە ئایا ئەو گوێرەکە بە ئەنازەی کافی ژەکی خواردەگە ژەکی هیچ خواردیە ئەگەر کوالیتی باش بووگە جازبیش بووگە یا جاز نەوەگە بە ئەندازەی کافی هاتەس لە ناو خوێنیەوە یانە ئەگەر ژەکەمان نەبوو بە کەیفیەت بان ئەو ئانە چی بکەین مانگەیەک مەنزایە خزمەتە کوالیتی ژەکەکەی باش نییە یا تێکەڵە لە تەخوینەوە یا ئەدەت بریکسێ ها لە خوارە و خزمەتە نەسکەم یا کەمیەتەکەی زۆر کەمە و یا کوالیتیەکەی زۆر بەرز نییە لە بازارڕۆ ئەگەر خزمەت هەستکەم پەودەرە کلسترۆم بێ پەودەری ژەک بێ لە عاڵەم و لە ئەوروپاوانە هەیە زۆر باشە پەودەری ژەک لەگەر و ژەکە تێکەڵەکەی توزە کوالیتیەکەی بەرزەکەی ئەگەر نەبێ خزمەتان ئەرزکەم کە کلسترۆم بانکمان بێ جێگەی کە بانکە ئاغۆزی پێڵن بانکە ژەکی پێڵن مانگە زاوە 6 لیتر 7 لیتر لێ گردینە گورەکەگەی چوارێ خواردە 2 لیترێ فریزمان کردگە بۆ بعدەن کە سفادەی لێ بکەین هەمیشە وشە زەخیرەمان بێ فریز شدەمان بێ کە دەکاتێک ئەگەر حیوانێکمان زا و ژەکێ نەبوو یا کوالیتی ژەکی باشنە و لەو بانکە سفادە بکەین کە ئەو گورەکە تووشە مشکڵ نەبێ ئەوان بۆمان نەکریە ئەتانین زاردینەی هیلکا زاردینەکەی ئانتیبادی تێ هەیە پێڵم ئەنتیبادی IgY کە هەر لە جۆر و شکلۆشتەکەی هەروەک IgGە کە بیشترین ئانتیبادی لە نەو ژەک زاردینەی هیلکا تاین تێکەڵ کردینە گەری و ئەلانسی کۆمپانیەکان هەیە هەر لەو زاردینەی هیلکا و ئانتیبادیانە ئستەخراج کردووە بۆ ئەزافەکردن بە ژەک دومین شتێکە قانونێکە گرینگە و زەرورە و لێ بزانین کوانتیتیەکەیەتێ کەمیەتیە هەر گورێکێک لە دەیەکەوەبی حەداقەڵەکەی وشی 10 کیلو 10% وەزن بەدەنی ژەک بخوا ئەگەر گورێکەکە لە دەیەکەوەبی 40 کیلووە ئەوشی حەداقەڵ 4 کیلو ژەک بخوا منتها کوالیتی و ژەکیشە زۆر مهمە کە ئەرزمان کرد ئەو ژەکە باید کوالیتیەکێ بێ ئەو 4 کیلووە باشترە مەسەکە 2 لیترێ تا لە دەیەکەوەبی وشکمان کرد لە کوتاترین کاتەوە لە کوتاترین کاتەوە پێ بدەین کە ئەرزەکان بۆچی چون جەزبە ئەو ئانتیبادیە گورەکەیەک لە دەیەکەوەبی دوای 6 ساعت دابەزێتێ ژێر 50%. بەس هەرچی زووتر پێ بدەین باشترەکە جەزبە ئانتیبادیەکەی لە بەدەنێ و باشترەکە 2 لیتر پێ بدەین بۆ گورەکێکی 4 لیتریە 2 لیتری دوای دەواقع چەند ساعتێ پێ بدەین لە 12 ساعت ئەوەڵ حتممە نەوشی 10% بەزێن ئەگەر خۆی تەمایلی بی بە خواردن کیشەیەکی نیە ئەمان بە زۆر نەبات پێ بدەین چون تووشی کولیکێکی تووشی ئیشە گوارشیەکە بە مشکڵی بۆ دروستەکە ئەو ژەکە بعد کوالیتیکیشی بۆ فقط ئەمەکە ناوەکەی ژەکە ناتوانین بڵێ خۆ هەموو شتێ تواوە ناوی ژەکە و لێ استفادەکەین ژەک حتمما باید حداقل لەو چەند ساعت ئەوڵە گورەکە لە 12 لە یەکم جارێکی پێدین 150 تا 200 گرام ئانتیبادی بی یعنی ئەگەر 50 گرام بوو ئەرزمان کرد حداقل کوالیتیەکەی 50 گرام ئانتیبادی بوو بعد لە یەکم جارە و حداقل 2 لیترکە پێ بدەین ئەگەر بەرزتر بوو 6 گرام بخۆ تاپە نەتوانین کەمتری پێ بدەین کە حداقل ئانتیبادی کە زەرورە بۆ گورەکە لەو یەکم جارێکە پێدەین تامین بکرێت ئەڵبەتە خۆ کوالیتی ژەکەکە زۆر مهمە کاتەکە زۆر مهمە هەرچە زووتر پێ بدەین قەتەن بیشتر جەزبەبی ئەگەر ئەو گورەکە دیر پێ بدەین ئەو 150 گرام و 200 گرامە نەبات بعد مقداری بیشترێکی بووە ساکەن چون جەزبێک کەمترەکە ئەو 150 گرام باید جەزبێکی باشێکی بێت ئەگەر باکتریا کانتامینیشنی بوو ئالودگی میکروبی بوو تەبعەن میکرۆرگانیسمەکان جەزبە ئانتیبادیەکان کەمەکە بەس ئەوشە حتمما لە واقع یا پاستۆرێەوە بکەین توزی حرارەتی بێ پاستۆریزیشنە ملی ئەنجام بدەین یا مقداری ژەکی بیشتری پێین کە جوبرانەوە مقدارە لە واقع بکە کاتێکی کە ژەکی پێدەین زەروری گرنگەکەی لەسەر چییە لەسەر ئەمەیەکە گورەکە لە دەیەکەوە بێ ئەو ناو لێخەروێ ئەو سولێ لێخەروە توزی لەیەک و بازن ئانتیبادیش پێڵن
ماکروپروتین پروتینەکانی کە گەوران درشتن و ئەگە قەرار بوو بشکیدی خاصیت ئانتیبادی نییە ئەبێ یەک پروتین ئەمە کە بتوانێت سەلامەت هەیوان کۆمەک بکە وەک یەک واکسنی بۆی ئەمەڵ بکە ضرورە کە ئەمە دەست نەخوردە جەزبی نەشکی بە هەر و شکڵە باینەوە خین و دەرواقە بۆ عنوان ئانتیبادی ئەمەڵ هەرچی لە زایمانێک زەری لە دایک بینیەوەکە یەک زەری ئەرزم کرد لە کاتێک لە دایک بووە تقریبا نزیکە 100% 4 ساعتی پێک بێەوە 60%، 6 ساعتی پێسی چێژێر 50%. ئەم سلولێ ناو لێخەروە توزیت جەمترە بن بەستی ئەو ئانتیبادیە ناتەنی جەز تا 2400 جەزمان هەیە بەڵام ئەو جەز بەدی وەک ساعتە ئەواڵ نییە زۆر دابەزین لە 24 ساعت 45% دەری جەز بەس زۆر ضرورە لە کوتاترین کات و ژەکەکەی پێ بدەین کە بخوا لەسەر ڕسەرچ کریاگە ئەگەر زووی ژەکەی پێ بدەین هاتنە لە سە کاتەوە ژەکیان پێدان دوای ئەمەکە لە دایەکەوە 6 ساعت دواتر 12 ساعت دواتر ئەوڵان کە خۆ جەز بە ئانتیبادیەکانی کەمترەوە بووە لە دوایە بە وەختی کە ژەکەکە بە فاصلەی پێ دریاوە ئەوان کە دیرتر ژەکەکیان گردگا لەنەو لێخەرویان ئەو میکرۆبە مفیدەکان کە ئەرزم کرد لە خزمەتان لاکتۆباسیلوسەکان کە بوو سەلامەتی زۆر گرینگە ئەوانە کەمترە بیت دابەزی بەس هەم لە جەزبی و کەم دەبی هەم سەلامەت ڕوودەی تویشە مشکڵە چوارمین شتێکە ضرورە بەحس دەرواقە پاکبین و دەرواقە کلیریانس و ذەخیرەسازی کولسترۆمە یا ژەکەسە ئەرزم کرد جیازێکە ژەکەکەی لێ دووشیم یەک ڤیدۆیە کەسەکە زەحمەت نەبێەوە بۆمان پلێکاگەم ئەو ڤیدۆەکە ئەمە گەودەریکە لە عێراقا لە ناو ناچم ئەوە سەلامەت مهمەکە لەسەر قسەکەین ئەمە ژەکێکە دەدرێ بە گوێرەکە پڕ ناوی پیسیاتی و پین و خزمەتان ئەسکەن جیازەکەی خراوە ئەمە خۆدەشی دووشەکەی هەر یەکسەر پیسە دەست خۆش بێ بەس ضرورە کە ئەو جیازەکە دەستکەی دووشەکە دووشی لەکەین حتمما پاک و زدەفونی کریە و تەمیز بێ لە جێگەی باش نگەداری بکەین خزمەتان ئەسکەم ئەگە گەرەکمانە ژەکێک هەر گوێرەکەی ئەرزم کرد نزیک مەسەڵەم 40 کیلو و حداقل 4 کیلویەکی گەرەکە ئەو حداقل 4 کیلو خۆ یەکەم جار ناتەنی پێ بدەین دایەکیشی وەختی ئەدوشین جارە وەڵا دووشین بۆ مەکەلی استفادەکەین چون ئەگەر جارە وەردووشین جارە دووەم کوالیتیە ئەوڵینەکەی نیەتی ئەرزم کرد فقط بە ئەوڵین دووشینەکەی پێڵین ژەک دوایە پێڵین ترانزیشن بکە شیر ئەنتەقاڵی نەبات فرێش بدووشین جارجار هەیە گەودارە بینین خۆ تەمشاگەی گوان گاوەکەی گەورەیە تا نەفەسی هەستەسکاکە ژیری لێدوشی ژەکی لێدوشی ئەمە زۆر هەیوان تووشێ تەعابەکە نەهایەتی 6 تا 7 کیلو هەرچی بیشتری لی بدوشن کوالیتی ژەکەکە تێخواردتر دایەکیشی بیشتر تووشێ تەعابەبی چون کەلسیمی خوێنی بیشتر دابەزی بیشتر دووارە گوانی شیرۆکەی بە تەولیدی شیرۆ بە زۆر ضرورە کە نەهایەتەن لە حد 6 کیلو 7 کیلو بیشتر نەدوشین لە یەکەم جارە استراحەتە بدایەکی بین ئەو 6 کیلو 7 کیلو شەخۆ ناتەن یەک جا بینە گوێرەکە بخۆیتەوەشی دایبنێ ناو یەخچال بە تەدریج بین لە محیتە دەرەوە نەباید بی چون باکتریوش لە هەوا و دانیشە سەری و باکتریوشتەکان ئەرزم کرد کۆنتامینیشن میکرۆبیەکەی زۆر بێ جەز بە ئانتیبادیەکەیش کەمترەنی لەناو یەخچالەوە لە دەمای نیم دەرەجە تا 4 دەرەجە بانسف لەناو یەخچالەوە ئەتەین تا 24 ساعت بدون هیچ کیشێ ڕایگرین دایانێنە ناو یەخچالەوە کاتە بادی دووارە توزە گەرمەکەین پێدەین ئەخوا تا هەفرۆزی شەتەن بڵام خودی کوالیتیە تێخوارد ئەگەر مازادە ژەکەکە سری بە شکری زیایە گەرێکمانە ئاغۆزبانکی دروستکەین کلسترۆم بانک ژەکێکی دروستکەین باکەمەکە لێ تەسویرەوە بینن ئەکەین لە ناو دانەی بۆتری دەرێ بەسین تاریخەکەی لەسەرە دێن ئەمڕۆ مەسەڵەن سیانزەی مانگە فلانە بۆ فلان گورێک گاوە ئەدەدە بریکسەکەیژی بۆ نیسین بریکسەکەیشی چوونە شتێک ئەکەینە بانکە ئاغۆز بانکە ژەک کە کوالیتی بەرز بوو ناتین ژەکێکی کوالیتیا لە خوار و دابنین بۆ بادان لێ استفادەکی چون ئەو بانکە کۆمەکمان پێەکە مانگێک گورەکەی بوو تەمایل چاوەڕێ ناکەین کە مانگە بدوشن ژەکەکەی پاستۆرایزیشنی بکەن پاستوریان کردن خزمەتە بریکسەکەی بگرن بعد بێنەوە ئەبینین خەریکە زایمانەکە دانێکەوە نێزین دانێنە ناو ئەوە بڵێن دەماگەوشی 39 تا 40 درجه سیلیسیوس 49 درجه سیلیسیوس بیشتر نەبێ یەواش یەواش بتەوە یەخەکەی باز بێ بۆ حدود 37 درجه ئەو گورەکە لە دایەکەوە بپێدی بەس بعد کوالیتی باز ئەگەرێکمانە فریزێکەین بعد لە ناقص 20 درجه سانتیگراد بوو ئەمە ئەتەین تا ساڵێکیش ڕایگرین
تازە سری تاقیقیان کردووە کە ئەگەر لە خزمەتان ئەرزکەم دوای 8 مانگ معمولا توزێ کوالیتیەکە دابەزە باوجودێکیش فریز بووکە بەس مدەت زەیە کە تاین لێ ئستفادەکی لە کاتیش کە ئەتاوەنینێ کە ئەرزم کرد 43 تا 49 دەرەجەی سیلیسیۆس کاتێکیشی کە خزمەتان ئەرزم کرد. بۆ سەڵامەتە ژەکەکە ئەلان لە گەودەریە گەورەکان لە هەموو ئاڵامەوە پاستوریزیشن ئەنجامەدەن. ژەکمە چه گەرەکمان بێ چه گەرەکمان نەبێت توزێ ئالودگی میکروبی هەیە چون لەنەو گواندەیەکی شاربانخاڵ توزی میکروب هەیە. بەس زەرورە ئیمە جێگە دایەکی بەتایبەت لەو سە هەفتەیەکە ماوەتە بزای تەمیز بێ پاک بێ بەستەر باشی بۆ بکەین چون نادۆژینەوە هەیوانە ئەگەر سەرگوانە بینە مانگا نزیکە بێ بزایمانی سەرگوانیشی چکاکە یعنی چی یعنی ڕێگاکە بازە میکرۆب بڕاحەتیە تێنەو گوانێەوە چون نادوشینێشی ئەو میکرۆبە دەواقع کاتی هەیە ڕۆشتەکە کولینی تەشکیل لێدا زیانی یەک دانە شتێکە زەرورە ئەوان ڕایەت بکەین لە کاتی دووشینیش هەمووش ڕایەت بکەین جیازەکەمان پاک بێ خۆ گوان بشورین بە جوانی تاقیم بکەین بەد ژەکەکەی بدوشین بەلی پاستوریزیشنکردن ئەمە شتێک زۆر ڕوتینە لە 6 دەرەجەی سانتیگراد لە 60 دقیقە جیازە تایبەت خۆی هەست پاستوریەکەی خزمەتە ئەو پاستۆشورێشەکەین دابنین لەناو بانکە ژەکەکەمان بۆ داهاتوی شەدی استفادە بکەین. ئەوان کە پاستۆرەکەن ژەکەکە هەم ئەبزۆربشن هەم ڕاکیشەین و ئانتیبادیە لە لێخەروە و بیشترە بێ هەم مدەتی بیشترێکتان داواقع ڕایگرن و استفادەی لێ بکەن هەم لە دوایەویشە گورەکەی لەو ژەکە پاستۆرشە داخوا جەزب ڕاکیشین ئانتیبادیەکەیشی بیشترەکە بۆچی بیشترەکە وەختی پاستۆرەکەین ئەو میکرۆبە خراپەکان لەبێ نەچن ئەرزم کرد وەختی تۆتال کانتە باکتریەکەی زۆرە بێت جەزب ژەکە ئانتیبادیەکەیشی کەمترەکە ئەمە کۆمەکەکە باڵ کەیفیەتی چاک بێ ئەمە پەنجۆم قانون نەشتوانی سریە پەنجۆم قانون تەڵاییەکە و ڕایەتکەین دوایەکە ئمە ژەکماندا فەرزمان کرد هەموو شتمانی ڕایەت کردووە ژەکەکەمان فاس کردە ئەدەدە بریکسەکەی باش بووگە کوالیتیەکەی ئەدە بریکسی باش بووە فەرزمانسە کوالیتی باشە خزمەتە کوانتیتیەکەی لە کەمیەتیشەوە باش دێنە بە گورەکە کە خواردگە لە کاتی زوویش دوایەکی لە دایکووە حەداقەڵەکەی پێداینەوە 4 لیترە خواردەکە لەکوێنە بزانین ئایا ئەو داواقع ئیمنیە ایجاد بووگە یانە ممکنە لاواقع کانتامینیشن یا ئالودگی میکرۆبیەکەی زۆر بووگە جاز نۆگە ممکنە بە هەر دلیل ئانتیبادیەکە کەمتر جاز بووگە ڕێکاری زۆر ئەو دەستگای بریکسەکە خزمەتان نیشاندام ئستانداردێکی بوو تعریف کردیاگە لە گاوداریە کە گورەکەکانی دوای 24 ساعت لە دایکەوە بوون ژەکیان دە دوای 24 ساعت سامپڵ خوێنێکیان لێ وەرەگرین هەر بەو دەستگای بریکس ئەڵبەتە تایبەتی هەیە بۆ خین و تایبەتیش هەیە بۆ ژەک هەر بەو جیاز بریکسە ئەتین بریکسی خوێنیان لێ وەرەگرین ئستانداردەکەڵی ئەگەر IgG خوێنیان ئیمنۆگلوبولینی ناوە جی خوێن کە بە عەدەد بریکسەکە ڕابطەیان هەیە بێ یەکەوە کەمترە 10 بوو ئەمە زۆر زەیفە 10 تا 17.9 بۆ 17.9 بوو ئەمە کوالیتی نسبیەکەیە 18 تا 24.9 بوو ئەمە کوالیتی خاصێکەیە خراپ نییە ئەمە 25 بەرەو ژوورتر بوو ئەکسلنتە یعنی زۆر باشە کوالیتیەکەی زۆر باش و هەر بۆ دەستگای بریکسەکەی وەختی گاوداری مەنیجمنتی خاصی بوو کەمتر لە 10% لە گورەکەکان IgG خوێنیان ئیمونۆگلوبولینی خوێنیان کەمترە 10 گرەمە حدود 20% 10 تا 17.9 حدود 30% 18 تا 24.9 و حدود 40% لێوشی بانترە 25 بی بەس ئەڤرێجگردن معادڵگردنیش باش نییە ممکنیمە معادڵەگرین 36مانێ زۆر خراپە ئەمە چون لە فارزان بجەیەکە 10% کەمترە 10%مان ئیمونۆگلوبولینی خوێنی لەسەر کەمترە 10 بوو خزمەتان ئەسکەم 15-20%مان هەیە بەڵام ئەکسلنتەکانمان زۆر باشەکانمانش بجەیەکە 40 بوو مەسان 50 ئەم ئەڤرێجە باش نییە ئەوشی ئەم نسبە ڕایەت بکری قەیناکەی ئەوانەکە کەمترە دەیشەوە بجێ 10% بێ 5% گورەکەکان بووە ئەمە زۆر باشە ولی ئەوشە حتمەنەوە ئەنە داواقع ببینین کە توش مشکل نەبێت هەر بۆ دەستگای بریکسە وەختی خوێن بریکسی لێدەین خزمەتان ئەرزکەم کە تۆتال پرۆتینی خوێنمانیش پێ نیشانە دەخۆ داواقع
ڕلیشنشیپ یا ڕابطێ هەیە لەگەر ئیمونوگلوبولینەکان لە خوێنەوە ئەو گوێرەکەیکە کەمترە دەها 5.1 کەمترە 5.1 تۆتال پرۆتینی هەسێ عەدەدە بریکسەکە بێ کەمترە 8.1 ئەماڵە دەرەوەقە جەدوڵێکە جەدوڵە ئستانداردە ئەوشی حتمما ئەرزیابی و فەحس خینە گوێرەکەکانمان بکەین چون ارتباط هەیە ببینن ئەگەر گوێرەکەی سرم تۆتال پرۆتینەکەی لە واقع لە حەدە 5 بوو ئەبینین قلزەت ئیمونوگلوبولینەکەی لە حدودە لە واقع کەمترە 10 یا 1000 میلیگرام لێرە هەیە. گەودارمان هەیە لە جەمە و گەودار ئاجیگانیوە چونژەکەن بە گوێرەکەکانتان لە دەیەکەوە خوا یەخواتان پێدان دنیام دەوڵەمەند وازە 4 مانگ شیرێ بگیرێک بە زۆری نەوعەت هەیە نەوعەکە سپیتالە بە زۆری ئیسهالی پەیدا دەکات لەگەر ئیسهالەکە دەیکوژیت نازانی سەبەبی ئەوە چییە هەچی عیلاجە هەچی دەرمانە دەیدێ هیچیش ناکات زەمان ئیشتیبا لەو دوو سێ شتی دەبن یەکەم ئیشتیبا ئەوەیە لە کاتی زاینەکە ئایا ئەو تۆکە سەرمای دەبی تووشی ئیلتیهاب ئەمعا دەبیتن سەبەبەکە ئەوەیە سەبەبەکە ژەکە ژەکەکە پرۆتینی زۆر بەقووەتە هینەلایەکە تەسیر لە ڕیفۆرتە و بەقووەت بۆ کیشێکی بوو دروست ناکە زەمە نازانێنی لەو دوو شتە یعنی پشتی جیاوازە ئەگەر بەقووەت بۆ کیشێ بوو دروست ناکە بەڵام ئەگە زێ پێبێن کیشێ بوو دروستەکەن تووشە دڵدار دەبی تووشیشە مێدابی خوراک خاص ناخوا کیشێ بوو دروستەکە ئەمە گیانە باڵێ باڵێ سڵام پێڵێن کولیک هەر وەک ئەسپ و چرەوە و شتەژن کولیکی گردە ئیشە مێدەگردە و چنی چون ئەمە چێن لەناو شیردانە چێنەوە خزمەتان ئەسکە و بەشێ مێدێک ئارزم کردە پێڵەن شیردانیە پێ ئەبوو ماسۆم لەورە ئەوشی حتمما ببەسی شیر هەر بەم شکلە شیرە نامینێ ئەوڕە جوهاڵەتی لەختابی کە فرسەتی بی و کاتی بوو کە یەواشەواش حەزمی بکە بەس وەختە شیر زۆرێ پێوی ئەم لەختەیشی شکڵەگری گەورەترە بی دێرتر لە مێدەی دەرەچوو تووشێ کیشەیەگرێت بەڵام وەلی ئەمەکە ئەسهاڵە بێ ممکنە داواغات تۆتاڵکان باکتری زۆر لەبان بوو شیر سەردەگەرمی پێ بدەن شیر زۆرێ پێ بدەن ئەوەتە وەختی شیر زۆرێ پێ بدەن ئەوە ساڵە کیشێکی نییە ئەسهاڵ زمانی بۆ گوێرەکە خراوە کە وەختی ئەم پووسمان ملیەگریە کیشی بیشترە 5 سانیە کاتی گەرەک بوو تا هەڵگە ڕێسا جێگەی خۆی چاوە بکە فێقیڵەوە ئەوانە یعنی ئەو بەدەنیشە لە دەستاوە ئەمینە بنیامی کە حەنی فرێ خواردوو ئەگە فرە بخواوە ساڵە میکروبی نییە سپیەکە میکروبیە سیپیەکە میکروبیە خزمەتان دەستکەم کە ئەوە خۆ نیشانێکە یا جێگە و شتەکەی ڕێکۆپێک و تەمیز نییە یا شیرێکی پێدەن یەکە و شیرە گوانە بریندارە منتا بریندارەکەی سڵان حاڵەتێکی پێڵەن سابکلینیکاڵ تەمشا شیرەکەیەکەی لەختە نەوەگە خراپ نەوەگە شیرەکە بەڵام بەلی هەنەکەی ها لەسەر و ئالودگی میکروبیەکەی ها لەسەر ئەو ترانزیشن میلکیشە خزمەتان ئەرزم کرد یەکەم جار کەوتین ئەدوشینێ پێڵین ژەک دوایە بە تا 4 ڕۆژە پێڵین ترانزیشن میلک یا شیر ئەنتەقاڵی لەسەر تاقیق کردیاگە فاس کردیاگە معلوم نیشان دیاگە گوێرەکەکانی کە دوای ژەکەکە هەر ترانزیشن میلکیان پێدەن هەم دوای کە خۆیان گەورە بن ئاوسە بن زایمانەکەن شیری بشترێکەکەن هەم مێدەیان ڕۆشتی باشترێکی هەم خۆیان ئەفسەشوازە ڕۆشتیان باشترێکە هەم کەمتری تووشە ناخۆشینەوە لە فرە جێگێک هەر لە یەکم ڕۆژەوە پێدەن دوای یەکم ڕۆژ ئەمە یا تێکەڵ باغی شیرەکەکەنن بە هەموو گوێرەکەکان ئەمە خراپ نییە بەڵام ئەو گوێرەکە بوو زەرورترە تا باغ گوێرەکەکەم بۆ ئەوانش باشە تابەکە تازە لە دەیەکەوەمە تەبیعەتە تەبیعەتیش هەر وایە پێات یعنی دەیەکم جارم شیرە تا ئەبێ بە شیر لە ژەکە تەبدیل دەبێ بە شیر 4 ڕۆژێ پێچوو لە تەبیعەتەوە گوێرەکەیش هەر وا گەورە بووگە وەلی بنیام کە دەخاڵاتی تێکردوگە ئەدوشی ژەکەکە دوای شیرەکە دووشی تێکەڵ باغی شیرەکانەکەین بە گوێرەکەەکان ئەمە خراپەوشی حتمما تاجەیەکەکرێت بین بە گوێرەکەەکە خۆی مازادەکەی تێکەڵکەین دەگەر باغی شیر نیشان دێ هەم سەڵامەتی باشترەکە هەم کوالیتی باشترەکە ڕۆشتی باشترە بێ لەبەر سەڵامەت و لە سری ڕسەرچەوەتنە سەڵامەتیشی چاکەکە لە سری ڕسەرچونە لەسەر سەڵامەتەوە ئەوە نەخشێکی نەوەکە بڵم بۆ ڕۆشتی باشتر بووگە هەم ئەو
پۆرزە ناو لێ خەروشتی ئەسی ئەنیتی هەیە خزمەتە لە جەزب و ڕاکیشێنە و ماواد مقازیە کۆمەکی پێەکە ڕشتیان باشتر بووگە گەورەتر بوو نەخۆ جەزبیش باشتر ڕاکیشێنەکەیشێ باشترەکە. شتێتر کە زۆر زەرورە بە گورەکەی شیرخوار مەبحەس ئەو سۆڵیتفی دەسا خوراکەکەی کە وشکەکە ئەرزم کرد دوای یەک هەفتە دوای 6 ڕۆژ کە لە دایەکەوە بوو پێڵەن ستارتر بە کوالیتی چاکەوشی بە کوالیتی بەرز بوو فراهەم بکەیت لە اختیارێ بۆ ئەو پاک و تازەیش لە اختیارێ بوو ئەوە ستارترە لەسەر تاقیکرد یا گورەکەی کە لە کنار شیرەوە ستارتر خواردە ڕۆشتی باش بووگە ئەمە شیری بشتێکەکە دێت تا فقط شیری خواردو ئەگەر لە بیرتانە بۆ ئەرزم کرد کە گورەکەکانی کە لە 500 گرم بەرەو ژوور هەر 100 گرەمی 113 تا 150 کیلو شیر لە یەکم زەکە و شیری بشتێکەدا. ئەڵەن دەڵێ ئەو گورەکە ئەگەر بەس لە شیرەوە ئەو ئەفزایشە وەزنیە بووگە ئەو شیرە وانە کە 113 کیلو 150 کیلو بێ کەمترەدا ئەزافەکەی بەڵام ئەگەر لە کنار شیرەکە و ستارتریشی خواردگە کە بەش فرێکەلی کۆنسانترێ ئەڵەفە لە سەدان سەدەکەی تقریبا 95 ئەو ئەڵەفە سە کۆنسانترەسە 5 یۆنجێ و کاوکڵەشەوانە تێکەڵەکری ئەوان شیری بشترێکەدەن بەس زەرورە کە ستارتری پێ بێ مڵم لە دوای ئەو چوار ڕوزەکە دی شیر ئەنتەقاڵیە بێ شیر یەکەم شتێکە دەرواقع زەرورە لە سەریەوە قسە بکەین ئەمە کە چەندی شیر بە گورەکە بدەین. ئەو گورەکە من چەندێکی پێویستە 10 کیلو پێ بیام 5 کیلو پێ بیام 8 کیلو پێ بیام لە ئەمریکا و 5 کیلو ئەڤرێج شیرەدەم بە گورەکە گەودەری شەیە تا 10 کیلو 12 لەوە ڕستش کردە گەودەی تا 18 کیلو لە ڕۆژەوە شیری پێدانە بە گورەکە بەس ئەمە تحقیقات خۆ من نازانم لێرە گەودەریەکەم سەردانکردنم چەند ساڵە مدەیەکە سەردان گەودەریەکەن داراغۆ زۆر فەرقی هەیە گەودەری هەست ئەسڵان شتێک دەستمە کشمانەکردنی نییە چەند کیلووە تێیەکێت تا تێر بخوا دوایی ڕاکیشن 6 کیلو 6 کیلو زۆر باش خزمەتان ئەسکەم گاودەری بشتر گاودەری کەمتر ئەگەر شیر زیای پێبێ مشکڵاتیە کەمی پێبێ مشکڵاتیە تا ئەو شتێک لە عاڵەم و لەسەری تاقیق کردیەوە ئەستانداردێکی هەیە ئەنجومەنە تاقیقات ملی ئەمریکا پێڵن NRC لە ساڵی 2021 تازەترین کتابەکەی هاتێ سەر دەرەوە داواقع ریکوایرمنتە بۆ گورەکەی شیرخواری معلوم کرده بۆ هەموو مانگای شیرخوار و هەفر و هەموو شتێ یعنی نوین و شت بۆ گورەکەدان بۆ مانگا هەمووی درەوە دەست درەوە مەساڵێکە دێن بزانین بە یەکەوە بشنە بەرەو چەندی شیرێکی گەرەکە چەندی شیری پێ بدەین گورەکەی کە 40 کیلو وەزنێتی لە دایەکەوە بێ ئەگەر گەرەکمان بۆ 600 گرام تا 800 گرام وەزن لە ڕۆژە و زیا بکە شتێک ئەستاندارد باشە خزمەتان ئەسکەم 800 گرام تا 960 گرام ئەتانی خۆشک بخوا شیرێکی مە بە گورەکە دەین تقریبا شتە بێنێت 10 تا 12% وشک بیشتر وشک نییە باقی ئاوە شی تقریبا 182 ئاوە 800 تا 960 گرام وشی وشک بخوا لەو 800 تا 960 گرامە ئەنرژی کە پێویستن بە صورەتە مەتاوڵزایبل ئەنرژی 3.66 یا 4.42 و ئەگەر گورەکەگەش 50 کیلو بخۆ 800 گرام ئەفسەشە وشتە دەری ناسابمان کردە خۆ گورەکەی 40 کیلویی 3.66 گەرەکەی بێ و خزمەتان دەکەم شیر تقریبا چشتی خۆی نزدیک 5.4 مەتابڵزایبل ئەنرژیەتی و 12% مادەی خۆشکێتی ئەگەر 5 کیلو نیم تقریبا تا 6 کیلو نیم بۆ 800 گرام 5 کیلو نیم بۆ 600 گرام بین 5 کیلو نیم تا 6 کیلو نیم شیر بخوا نیازی کامل تامینە بێ هەتا ئەگەر ئەستارتریشی پێ نەدێت بەس فقط شیرەکە بێ بۆ گورەکەی 50 کیلویی کە 4.88 ئەنرژی پێویستە بە 12% شیرێکی 12% وشکی بوو 7 کیلو کفایەتەکە بەس چیە گورەکەی هۆڵشتین کە تقریبا 40 کیلو ئەڤرێجیەتی گەرێکی نابینە بیشتر 6 کیلو شیری پێ بدە ئەگەری شیرێدی حاڵەتێکی ئەگەر ناو گورەکە هەم شیر بخوا هەم ستارتری پێ بدەین دەنی دوای 6 ڕۆژ ستارتیش بین نەختیارێکە ستارتر بخە بە کوالیتی باشیش بۆ ستارتەکە ئەو گورەکەی 40 کیلوە بە 600 گرام ئەفسایشی باز لە سەدان سەدا هەشتای لە وشکێ خوراکەکەی دەروەقە شیر بوو 20 ستارتر شتێکە ئەخوا ئەو گورەکە تقریبا ڕۆژی وشێ 4 کیلو نیم شیر بخۆ 250 گرام ستارتر بەس ئیمە ئەوە گەرەکی نییە گورەکە شیربانی پێ بدەین بەڵام ئەگەر گەرەکمانە بەتەی بەر لە هەفتەیە بەڵەو کە خوراکە وش کەمترە خوا دایجستیبلیتیشی کەمترە ڕاکیشێنەکەیشی کەمترە جەزبێ کەمترە
ئەگەر شیر خەریکن شیر بشترین ئەوش حتمما شتێک ئستانداردمان بۆ بێ فرێک جێگەی کەش خۆی مە شیر باش فرەترێکە دەین یاواش زیایەکەین 10 کیلو 10 کیلوەکە پلە پلەک ئەتینێ خوارەتینە سەر 4 کیلو دە نەهایەتیشە و لە شیرە بڕین ئەوەتە خۆ ئەو شیرەکە ئەرزم کرد لە خزمەتان 5 تا 6 پلەی گەرمی و ساردی هەوایش لە ملی نەخشی هەیە گورەکە لە یەک مانگە ئەوڵ ئەوشی حتمما گەرمی جێگەیەکە گورەکە نگاداریەکەین حتمما گورەکە ئەگەر گەرمی ئەو جێگا لە خزمەتان ئەرزکەم کە 25 دەرەجە کەمتر بێ maintenance requirement زیادی یعنی ئەنرژی کە ئەسووتنێکی خۆی بە سەلامەت بێ گەرمی بێ سەردی نەبێ خزمەت ئەرزکەم ڕۆشتیشی گەیتە maintenance پێڵم ئەو گورەکەی کە خزمەت ئەرزکەم لە شەرایەت ستاندارد هەیە و تمپرێچەر زوونەکەی بۆ ڕایەتەکەین لە 15 دەرەجە بەخشنە 25 دەرەجە لە 15 تا 20 دەرەجەیەتی لە یەک مانگە ئەوڵە سە هەفتەیە ئەوڵە زۆر زەرورەکە بینە 15 تا 20 بوو 630 گرەمەدە ئەما ئەگەر خوارترە 15 بوو ئەکەی 500 گرەم ئەفزایش وەزن بەس زۆر ئەو پلێگەرمیشە لەبەر شیرێکی پێدێم زەرورە هەوا وەختی ساردەبی مەوشی مقداری شیر بیشتری پێبین حدود 800 گرەم تا 1 کیلو بیشتری پێبین کە سەرف گەرمکردنە خۆی بکە ئەما ئەگەر شیر زیای پێ بدەین چه اتفاقێکە کەفی بۆ دەواقع وەزنی گورەکەکانی کە شیر زیاخوان لە 5 هەفتەی ئەوەڵەوە معمولا وەزنیان زۆرترێکە ئەو ستونەیەکە چەرمێکە 5 هەفتەی ئەوەڵ بەرەولا یاواشواشنترە بێ گورەکەی کە شیر کەمتری خواردێ لە حد 5 کیلو شیری خواردگا لە دوای 6 هەفتە و 7 هەفتەکە ئەچی بەرەو لە شیر بڕینەوە ئەمە وەزنی بیشتری کرد بۆچی بۆ ئەمە ئەو گورەکە فێر بووگا و نیازە لە ئەستارترەکە لە خۆراکە وشکەکە تامینەکە لەواقع تەبدیلمان کردێ بە کاویشکاری بەڵام ئیرادێکی نییە ئەگەر شیر بشتر بین ئەو شەی مدیریەتی هەر لەم ڕسەرچێکە تاقیقێکە کریاوە ئەو گورەکە دەست کاتێکە و لە شیرە بڕنیە ئەوانە کە شیری بشتێکیان خواردەیە 10 کیلو شیریان خواردگەل لە کاتێکە لە شیرە بڕین یەک دو هەفتە هەر وەزن کەمەکەن دابەزێ وەزنیان بجێگە وەزنیان بکەن بەس شیر زیادەین بە گورەکەیش خراپە ئەما ئەگەر گەرەکمانە شیر زیایانیش پێ بدەین ئەوشی یەواش یەواش لە 22 ڕۆژ شیرەکە بای نەخوارە و کەمترێەوە بکەین و کاتە شیر بڕینەکەیانیش تۆزێ درێژیەوە بکەین حداقل 10 تا 15 ڕۆژی پێویستە ناتەنی بە 1 ڕۆژ شیری ببڕین بۆچی بۆ ئەمە کە تحریک بێ ستارترێک بشتر بخوا خۆراکە وشکە بیشتری بخوا تەبدیل بۆ یەک هاویشکار کە بەتانێ ئەو نیازە خۆی یەک شتێکی گەرەکی ڕاکیشی بۆ گرەوسەکەی بۆ ڕۆشتەکەی بۆ نگەهداری و هەموو شتی ئەمە لە خۆراکە وشکەکە دەریافتە بۆچی گورەکەکانێک لە کاتە شیر بڕین خۆراکە وشکە کەمترێکە خوان ئەفزایشی وەزنیانیش کەمترەکە یەک گورەکەی کە ئەگەر لە کاتە شیر بڕین 1 کیلو خۆراکە وشک بخوا بەراورد کردیە تقریبا 660 گرم وزن زیاکە دوای لە شیر بڕینەوە ئەما ئەگەر 1 کیلو 200 گرم بخوا 841 گرم وزن زیاکە بەس بۆ وەزنیش و بۆ ڕۆشت سەلامەتێ لە دواییشە زەرورترە زەرورە ئەمە چەندێک ئەوشێ ستارتر بخوا لە چه کاتێک ئەوشێ گورەکەیمە لە شیر ببڕینێ کە دڵنیابین ئەو نەتوانی هەیە ئەو نیازە خۆی هەمووی لە ستارترەکە ڕاکیشێ جازبی بکە بە استفادەی بکە گورەکەی 85 کیلویی ئەوەڵەن کاتی شیر بڕینەکە ستانداردێکمان بێشین گورەکە لە کاتی لە شیرە بڕینی کە وەزنی بووە دو بەرابەر وەزنە تەوەلودی یعنی ئەگەر لە زمانی لە دایکبینە و 40 کیلو بووە لە کات شیر بڕینەکە بووە 80 کیلو لە ئەوە زەرورتر مەصرف ستارترەکەیەتی ئەوشێ لە کاتیش لە شیر ببڕینێ حداقل بتانی ڕۆزانە حدود 1 کیلو و 800 گرم وشک بخوا چون ئەگەر وشک نەخوا ببینە گورەکەی 85 کیلویی ئەگەر گەرەکمان بۆ 800 گرم ئەفزایشی وەزنی بۆ لە ڕۆژە لە کاتشی بڕینەکە ئەنرژیەکە پێویستە بۆ نەگاداری نەتەنەنجی مینتنانس 2.4 خزم پروتین و باقی مەواردی حسابەکەین حداقل 1 کیلو ستارتر ئەوشی بخوا کە بەس ریکوایرمنت مینتنانسەکەی بوو نەگەهداریەکەی تامین بکە نەگەهداری حاڵەتێکەیە کە نە وەزن زیاکە نە کەمەکە نە ناخۆشە بێت بەس ساڵەمە دوایەوە هەرچیکە خۆ بۆ ڕۆشتەوانەیە بێستفادە یعنی حداقل ئەوشە کیلوێک ستارتر بە کوالیتی باز نە ستارترێکە کیفێتیش باش نەبێ کوالیتی باش نەبێ لە ئەگەر گەرەکمانە 800 گرمیش وەزن زیاد بکە 1 کیلو 200 گرم پێ پێویستە یعنی لە مەجموع 2 کیلو 200 گرم باید وشک بخوا کە بتانی ڕۆشتیش بکات بەس ضرورە کە ئەو مەصرف ستارترە بۆ عنوان یەک کەتاپۆینتێ بۆ عنوان یەک ستاندارد دابین بەس وەزن زیادکردنەکە نییە گورەکە بۆ دو بەرابەر وەزن زمانێکی لە دایکەوە بووگە بڵێن خۆ تۆ قاتی شیرەکەی
بعد حتما کنترل کەین ئامار بگرین بزانین خوراک وشکیش خاصەخۆ یا خوراکی وشکێکەخۆ لە حد کفایەتەوە نییە. گورەکەکانی شیر زیان پێدەین لە کاتە شیر بڕینەوە خزمەتە نەسکەن کە خوراکە وشکی کەمتری دەخۆن بەس شیر زیایی خراپە ئەمکریاوە هەر یەکی دوو دەیمەترێکە لە شیر بشترەخوا تقریبا ناقص 66% تاثیر منفی دانە بەن مەسرەفە خوراکەکەی و خوراک مەسرەفی کەمەکە خوراکە وشکەکەی و لەبەر ڕۆشتیشەوە هەروە منتا ئەگەر گەرەکمانە شیر زیاییش پێم کیشێکی نییە پرۆگرام لە شیر بڕینەکانمان بعد ئەواز بکەین ئەرزم کرد لە دوای 20 ڕۆژانە وشی یاوەش یاوەش دای بەزنی شیرەکە کەم بۆ بکەین و حداقل 10 تا 15 ڕۆژ کاتی پێ بدەین چونە گورەکەیش شیر زیاخۆن ئەگەر کاتیان پێ بدەین دوای لە شیر بڕینەکە وانیش بازنیان چاکە بێ خوراکە وشکیش چاکە خۆن ئەماگەنە یەکجار لە شیر ببڕینیان ئەو کاتیدا 15 ڕۆژمانە نەبێ ناتەنە بەنازەی کافی خوراکە وشک بخۆی بە ڕۆشتی کەمترە. دوای کە ڕۆشتیشی کەمترە بێ گورەکەکانی کە شیر زیاخۆن ئەبینن مدەتی گورەکە لەسەر خۆیەوە نییە کزە خزمەتە ناسکەم ئەو بەدەمشتێ پرزە و بووگە ئەوەنە ئەسپرسەی لە شیر بڕینە گورەکەیک وابەستگی بە شیر زیاد زۆرتر تووشی پنۆمۆنیە بێ زۆرتر تووشی ساڵ دوایی لە شیر بڕینە بێ خزمەتە ناسکەم بەزنێ دابەزی بە ئەمەڵکاری باش نابێت چون ئەو مێدەیە عادەتی نەکردێ بە خوراکە وشک ئەو نەو گورەکە بیشتر تووشی ئەسید و زەوی دوای قەتە شیرەکە تا گورەکەی ئستاتر زۆری خواردی ئستاترەکە خۆی ئەسید لە مێدەیە دروستەکە بەڵام ئەو گورەکە ئەداپتابی گورەکێکی شیری بیشتری خواردگە ئەسیدی کەمتری لە مێدەی تۆلید بووگە دوای لە شیر بڕین یەکجا تومەنی زیاد بووگە وەزنی زیاد بووگە نیازێکی زیاترە هەوڵەدە خوراک بخوا مێدە ئەو ئامادەگیە نییە بە تووشی چیە بێ ئەسید و زەوی و ئەسهاڵ و ئەسید و زەو لەوەغا تووشیە. شیر و ئەرزم کرد لە خزمەتە لە کنار شیر و حتما خوراکی جامدێکی پێویستە ئەم خوراکە جامدە کۆنسانترە بێ یا یۆنجە و ئولوفە بێ بە قەوڵی ئەڵەفی یا یۆنجە بێ زۆر فاقیەتی ئەمە گورەکەی کە بەس فەقەت شیر خواردێ مێدەی بووچکە لە حەجمیشە بووچکە گورەکەکانی کە هەم شیریان خواردگە هەم ئەڵەفیان خواردگە کۆنسانتریان خواردگە هەم کاو یۆنجە ئەوانەیە بە فەقەکە مێدەیان گەوراترگە بەس ئامادەگیان هەیە کە خوراکە بیشتری بدەیت ئەوە کە بەس فەقەت خزمەتە نەسکەم کە هەنی خواردگە یۆنجەی خواردگە بەتەنگێ ڕۆشتی مێتابۆلیکی هەیە مێدە گەورە بووگە بەڵام ئەو مێدەیە ئەو پۆرزەی ناوەندی خەرویە بووچکن بە وەختێکیش بووچکبوون ناتوانن ئەو ئەسیدەکە تۆلی بێ ڕاکیشن ئەمە سڵانە پێویشن مێتابۆلیکا و ڕۆمەن دیڤلۆپمەنت یا تۆسعەیە مێتابۆلیکی شکەمە یە تۆسعەی مێتابۆلیکی ئەو تۆسعەی مێتابۆلیکیە مەسە چەندانە لەو لەواقع پۆرزەی لە شکەمبە لەناو شکەمبێ هەیە هەرچی ئەوانە بیشتر بوو دریشتر بوو و بەرزتر بێ جەزب ڕاکیشەی نەو مەوادە بیشترەکە لەم حاڵەتە گورەکە فەقەت ئەڵەفی خواردگە و شیر مێدە بووچکترگە چون ئەو ڕۆشتە مێتابۆلیکیەکەی بووگە وەلی ڕۆشتە فیزیکیەکەی نەبووە تۆسعەی فیزیکی نەبووە بەس یۆنجە یا ئولوفە بوو تۆسعەی فیزیکیەکە زەرورە یارمەتیشەدە بوو تۆسعەی مێتابۆلیکی بەڵام خزمەتە ناسکەم کە کۆنسانترەکەی یا ئەو ئەڵەفەکێکە ئەخوا بوو تۆسعەی مێتابۆلیکە زۆر زەرورە چون بوو تۆسعەی مێتابۆلیکی ئەو ئەسیدێک لە ناو مێدە تۆلید دەبێت زەرورە بەتایبەت ئەسید بوتریک کە ئەسید بوتریکە لەناو خودە هەرە و دیواری شکەمبەوەوانە ئەسووتی و ئەنەرژی تۆلید دەکات ڕۆشتی بیشترێکە پۆرزەکانی بیشترە بێ و یارمەتیە دەکە جەزب مەواد مغەزیە بیشتر بێ. لە دوای قاتە شیرە و چەند کیشێک بۆ گورەکە دروستە بێ گورەکەکانی کە شیرە خوان لە دوای قاتە شیرە و ئەو ستارچە نشاستەیەکە لەناو خوراکەکیان نەست دەفعیان بیشترەکە ئەوانە کە شیری بیشترێکیان خواردگە چون مێدەیان ئامادەگی نەوەگە بۆ حەزم ئەو تۆسعەی مێتابۆلیکی و من لەبیر مەوچوارکەم تۆسعەی میکرۆبیشی گەرەک ئەو تۆسعەی میکرۆبی و مێتابۆلیکی و فیزیکیەکە اتفاق نەکەفتگە هەموو بەیەکەوە ئەوان لە کاتە شیر بڕینە و دەفع نشاستەیان بیشترێکە لەناو مەتفوەکەی لە کاتە شیربینە خوراکی کە خوۆن ئەستفادەیە کەمترێکی لەکەن ئەنەرژی کەمترێک بۆیان تۆلید دەکات
و باسە بێت دەواقع ڕۆشتیانکە بۆچی وەتفاکە بەسەرەمەکە حەزمە ماوادەکە کەمترێکە دایجستشنەکەی کەمترێکە لەنەو دەستگا گوواری شەن وەختی دایجستشنەکەی کەمترێکە تەبعەن ئەنرژی کەمترێک بەلیل ڕاکیشە استفادەی کەمترێکە لە سیستمی تەغذیەی وەک NRC کە بۆ فۆرمولاسیۆنە خوراکی لێ استفادەکەن خۆیاتی ئەڵێ گوێرەکەی کە کەمترە 1.5% وەزنە بەدەنیش بیشتر بەخشن 1.5% وەزنە بەدەنی شیر خواردگە لەسەر وشکەکەی نەتەڕەکەی ئەو گوێرەکە 10% ئەنرژی کەمترێک تامینەکەی بۆ بەدەنت داوشی تۆ لەناو محاسباتەکە دابنی کە ئەمە 10% ئەنرژی کەمترە دوایی لە شیبڕینەکە خوراکێکە خۆی استفادەی کەمترێکی لەکە بەس تو باید شتی بیشترێکی پێ بدەیت کە بتانی جۆگرانەوە 10% لەواقع بکە. ئەگەر پرسیارێک هەیە نەزان مندوونەوە ئاخر کاتەوە خزمەتان ئەرزکەم هەم لە خزمەتانە. خۆش. گوێرەکە نهایەت لە کوتایی 6 ڕۆژە 2 مانگ. ئەرێ وڵات بیشترە 2 مانگ نەباید شیری پێ بدەیت. بۆی خراپ ئارزەمیش کرداوەڵە و گوێرەکەی کە تومەنێک وە سەر و شیرەخوا مێدێ هەنووز نەبووە یەکاویش کار. چون وابەستگی بە شیرەکە زۆرترەکە و سەرفەی اقتصادیشی نییە. نه باشتر نییە خراپتر. نهایەتی ئەوشەی لە 2 مانگە کوتایی لێباری. تەواویەکی. دیارە؟ قڵاوە بێ گوێرەکە گەورە بێ بڵم ئەو گوێرەکە دوایەکی لە شیرە بڕیتەی ئەبینی تووشە ساڵە بێ ناخۆشە بێ خزمەتان ئەسکەم مشکلاتی بۆ دروست کارێکی بە کەمکردنەکەی کاتەکەی چون زۆرە هەم جنابەت 1 مانگ شیری بشتری پێدایە مەسەڵەن ئەزەکەم 6 کیلو پێدایە 30 دانە 6 کیلو 180 کیلو شیری بشتری پێدایە 180,000 دینار بکە ئەمە پارێکە سەرفت کردووە دوایەکی لە شیرە بڕیتەی مدەتی تووشە ساڵە بێ و سەڵانە بێت تووشە کەمونە ڕۆشتە بێت ئەوی سێستاپەکە ڕۆژ ناکە بۆ مدەتی تا دوارە یەواشەواش خۆی شروع ئەوانە زیانێک هەیە کە زیانەکانی بەبەر چەو نییەوە دامدار دەستان خۆش پێ زۆر سپاسانەکان ببەخشن.